عزیزانی من ئەگەر بێت و باسی هەولێر بکەین بە دڵنیاییەوە دەبێت باسی قەڵاش بکەین کە قەڵا مێژوویەکی زۆر کۆن و دێرینی هەیە لە شارە جوانەکەی هەولێر. ئەگەر باسی قەڵا بکەم، قەڵا تەپۆلکەیەکی بازنەی خرا نزیکەی 500 خانووی تێدایە. قەڵای هەولێر ئەو جێگایەیە کە سەرچاو مێژوویەکان دەڵێن ماوەی 6000 ساڵە ژیان تێیدا بەردەوامە و کۆنترین ناوچەی ژیانکردنە لە جیهاندا کە تاوەکو ئێستاش هەر بە زیندوویەتی ماوەتەوە. قەڵای هەولێر لە ناوجەرگەی هەولێرە و قەڵای هەولێر ڕوبەرەکەی 110,000 مەتر دووجایە و لە ناوەندی شاری هەولێرە. ئەم قەڵایە کۆکەرەوەی شارستانیەتەکانی سۆمەری و ئەکەدی و بابلی و ئاشووری و فارس و یۆنانی و ئیسلامی و عوسمانیەکانە. لە مێژووی خۆیدا قەڵای هەولێر چەندین جار ڕوبەڕووی هێرشی دوژمن بۆتەوە و بەڵام هەروەکو خۆی ماوەتەوە، بۆیە قەڵای هەولێر بە قەڵای هۆلاک و بەزێن ناونراوە. قەڵای هەولێر لە ساڵی 1914 لەلایەن یونسکۆی سەربەرەتەوە یەکگرتووەکان خرایە لیستی کەلەپوری شوێنەوارە جیهانیەکان. لرام لا هوليري دلدارم لا